بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە و پەروەردگارتان لێبێت برایانی بەڕێز و خۆشەویستم، بینەران و بیسەرانی کەناڵی پەیام لە هەر شوێنێکە هەن داواکەین لە خوای گەورە و پەروەردگار بتوانین خزمەتێک بە ئێوەی بەڕێز بگەێنین و شتێک بێکەوە بتوانین مای ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگار و سوود و قازانجی هەموو لایەک بێت. تەوەری ئەم جارەی بابەتەکەمان و باس و خواستەکەمان لەسەر سیلەی ڕەحمە. سیلەی ڕەحم یەکێکە لەو ئەرکە گرنگانەی کەوا خوای گەورە و پەروەردگار هەم لە قورئانە هەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکانیا و هەم زانایان و گەورە پیاوانی ئێمە زۆر داکۆکیان لەسەر کردەوە و باسی لێوە کراوە. بۆیە بەڕاستی لەم سەردەمەی ئێمە کە سەردەمێکی جەنجاڵە ئەم لایەنە ئەتوانین بڵێن یەکەم لە خۆمەوە دەست پێ ئەەکەم ئەم لایەنە لەوە چێ وەکو خۆی وەکو پێویست گرنگی پێ نەدرێ و خەڵک لە بیری چوو بێتەوە لەبەر جەنجاڵی ژیان و ئەمانە. بەڵام لە هەمان کاتدا مەسئلەی سیلەی ڕەحم یەکێکە لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەبێتە مایت هەم تەمەن درێژی هەم بەرەکەتی عومر. لەبەرەوە ئەو کەسانی کەوا سیلەی ڕەحم بەجێنن هەمیشە خۆشەویستن لەناو کۆمەلگا لەناو خزم و عەشرەت و کەس و کارە. بۆیە حەقەکانی ئێمە بەسەر یەکەوە زۆرن. یەکێ لەوانە سیلەی ڕەحمە. حتا خوای گەورە و پەروەردگار بۆ ئێمە ئەفەرمێ کاتێکە خوای گەورە ڕەحم دروست ئەکات ئەفەرمێ الرەحم متعلقة بالعرش، ئەفەرمێ ڕەحم بە هەڵواسراوە بە عەرشی خوای گەورە و پەروەردگارە و ڕووی کردە ڕەحم و فەرمی من وەصەلەکی وەصەلته ومن قەطەعەکی قەطەعته. ئەو کەسەی تۆ بگەیەنێ من ئەیگەیەنمە ڕەزامەندی و بەهەشتەکەی خۆم. ئەو کەسەی کەوا قەطعی تۆ بکە منعی تۆ بکە من لە بەهەشت و ڕەزامەندیەکەی خۆم قەطعیەکەم. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر داکەوکی و زۆر فەرمانی کردووە بە ئێمە لەسەر مەسئلەی سیلەی ڕەحم. بۆیە سیلەی ڕەحم لە کەسە نزیکەکانەوە دەست پێ ئەکات، لە باوکو دایکەوە بگرە هەتاوەکو خوشک و براو هەتاوەکو دوورتر و دوورتر. ئەمانە ئەبێ ئێمە ئاگامان لە یەکتر بێ سەردانی یەکتری بکەین. بۆیە ئەڵێ جارێکیان دوو بە هاوڵ و دوو ڕەفیق و برادر و نزیکی کەسی یەکتر هەبوون، جارێکیان یەکێکیان هات داوای یارمەتی با بڵێن قەرزار بوو داوای هاوکاری لە هاوڵەکەی کرد لە خزمەکەی کرد. ئەڵێ ئەویش مەبلەغێک چەنە داوای کرد و دای پێی و ڕۆشتەوە. دوایی زۆر گریە ئەم کەسە کە پارەکەی دابوو با بڵێن بە خزمەکەی. خێزانەکەی پێوتی بۆ چیەوە نەگریە کە تۆ پێ ناخۆشە هاوکاری بکەی، هاوکاری نەکردایە بە قسەیەکی خۆش بەڕێت کردایە، ئیتر بۆچی پارەکەت پێدا و یارمەتی دا و ئێستا ئەو کە ئەو ڕۆژۆی ئەگریەی وتی وەڵاهی بۆ ئەوە ناگریم کەوا من هاوکاریم کرد، بۆ ئەوە ئەگریم چۆن من بێ ئاگا بووم ئەو کەسە ئەوەندە ئیحراج بووە من ئاگام لێ نەبووە هەتاوەکو خۆی بێت بە دەمی خۆی هاوار بکات. لەبەرەوە لەم سەردەمانەدا زۆرن ئەوانەی کەوا پێویستیان بە هاوکاری مادی ئێمە نییە، بەس پێویان بە سەلام و عەلەیکێکی ئێمە هەیە، بەس پێویستیان بەوە هەیەکەوە لە کاتێکە تەقەیەک بدرێت لە دەرگاکان تۆ بچیتە ژوورەوە دەدەقە لە لای دانیشی دڵنەوایی بی. خەڵکی ئەم سەردەمە کەمی پێویستی بە هاوکاری مادی من و تۆ هەیە کەسەکانمان. بۆیە بەڕاستی مەسئلەی سیلەی ڕەحم لەم سەردەما کاڵ بۆتەوە. ئەتوانین بڵێن ئاسانکاریشی بۆ کراوە. زۆر جاران تۆ ئەتوانی لە ماڵی خۆتا دانیشتووی لە ڕۆژێکا بەلانی کەمەوە چەند نەفرێک هەر بە تەلەفۆنەکەت تەلەفۆنێکیان بۆ بکەیت و سەلام عەلەیک لە ماوەی چەند دەقەیەکی کورتە. هەرچەند من ئەم قسانەکەەوە ئێستا لەم کاتە ئەیان کەم ناوێرم زۆر کابراواتنی دەست لە خۆم بەردەم و زۆر بچمە قوڵایی مۆزوع و بەرنامەکە، چکە لەوە چێ کەسانێک هەبێ لە خزم ئەوانەی کە پێویست بێت لەسەر من سیلەی ڕەحم بەرامبەریان بەجێبێنم بەجێم نەهێناوە. مامۆستایەکە فەرمێ جارێکیان من وتاری جمعە باسی سیلەی ڕەحمم کرد، بەڵام بەڵێ دوایی کە دابەزیمە خوارەوە و چوو ماڵەوەڵێ خوشکەکەم یەخەی گرتم وتی جابراگیان تۆ ئەمە ئەزانی ڕەحمەتی خوا لێوێ چەند ڕۆژە سەردانی ماڵی من نەکردووە، چەند ڕۆژە تۆ نهاتیتە ماڵی ئێمە. لەبەرەوە منج ناوێرم زۆر لەسەر ئەم بابەت چکە کەسانێکە لەوێ گویان لێسەر لە دەنگ و ڕەنگی چاویان گویان لە دەنگی من و چاویان لە ڕەنگی من بێ بڵێن جات ئەم قسانە ئەیانکەی ئەی بۆچی خۆ جێبەجێ ناکەی. بەڕاستی قسەکردن ئاسانە بەڵام عەمەل زۆر گرنگە. لەبەر ئەوە زۆر جاران ئێمە ئەڵێن کاکە سێری عەمەلمان مەکەن بەس گوێ لە قسەکانمان بگرن. زۆر جاران ئەم مەوزوعە کاتێککە بازەکە باسی سیلەی ڕەحم واجب و ئەرکێکی سەرشانی هەمومانە پێویستە لە سەرشانمانکەوە جێبەجێ بکەین فەرمانێکە خوای گەورە و پەروەردگار کردوویەتی. بۆیە ئەوانەی کەوا سیلەی ڕەحم بەجێێنن
بەڕاستی خوای گەورە خۆی ئەفەرمێ هەم بەرەکەت لە تەمەنیانە هەیە هەم تەمەنیان درێژە بێ هەم خوای گەورە و پەروەردگار دووبارە بەرەکەت ئەخاتە ڕزقیانەوە ماڵیانەوە عمریانەوە تەمەنیانەوە لەبەرەوە ئێمە بە ئاگامان لە خۆمان بێت با مراجعەیەکی خۆمان بکەینەوە ئەگەر کەسانێکن پێویستیان بەوە هەیە کوا ئێمە هاوکاریان بکەین سەردانیان بکەین سەلام عەلەیکێکیان لەگەڵا بکەین سەردانێکیان بکەین کە ئەمە هەموو مشمان ئەمانەمان هەیە بەڕاستی ئەمە شتێکی زەرورە بە ئەگەر تا ئێستا کەم و کوڕێکمان هەبوو بێت و تۆزە ئێهمالی و تەمەڵیمان تیا کرد بێ با لەمەولا تەمەڵی نەکەین و ئێهمالی نەکەین چونکە بەڕاستی بزانە تۆ چەند پێت خۆشە کەسێک سەردانت بکە بەرامبەرەکانیشت ئەوەندە پێیان خۆشەکەوە تۆ سەردانیان بکەی بۆیە ئەم مەسەلەی بەجێهێنانی سیلەی ڕەحمە زۆر گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و عادەت و عورفێکی کۆمەڵایەتیە و مەحەبەت و خۆشەویستی زیادەکە ئاگاداری بەرامبەر بە یەکتری چاودێری یەکتریە ئەمانە ئەبێت چەند هۆکارێکن کەەوە ئینسانەکان لە یەکتری نزیک ببنەوە خی گەورە و پەروەردگاریش مرۆڤەکانی وها دروست کردووەکەوە دائیمی بە یەکەوە جوانن کارەکانیان بە یەکەوە جوانکەوە بە یەکەوە دابنیشن و لە دەوری یەکا دابنیشن بە تایبەتی تر خێزانەکان و ئەندامی خێزانەکان بە تایبەتی تر ئەرک و واجبی ئێمەیە لەگەڵ بە تایبەتی گەورەکانی خۆمانە لە باوکو دایکانمان سەردانیان بکەین لە خوشک و براکانمان سەردانیان بکەین لە مامۆسا بەڕێزەکانمان ئەوانەی کە ئێمە لە خزمەتیان بووین و سوود و قازانجمان لە زانست و زانیاری ئەوان وەرگرتووە بۆیە بەڕاستی گرنگە مەسئلەی سیلەی ڕەحم لە ئیسلامدا زۆریش گرنگی پێدراوە لە دینی ئێمەدا خی گەورە و پەروەردگار بۆ ئێمە یعنی ئەم مەسائلانەی کە داناوکەوە ئێمە ڕەچاویان بکەین کۆمەلگای کوردەواری ئێمە کۆمەلگایە کە بەم شتانەوە جوان بووە لەمە پێش و ئێستەیش بەم شتانەوە جوانە بین کۆمەڵی ئاداب و ئەخلاق و خۆڕەوشتی جوان هەیە ئەبنە هۆی ئەوەی کەوە کۆمەلگاکەمان زیاتر بە یەکەوە بێت ئێمە گوێ نەدەین بەوانەیەکەوە هەندێک بانگەشە بکرێ بۆ ئەوەیکەوە خەڵک لە یەک دوور بخرێتەوە ئەمە پەیوەندی بە ئێمەوە نییە ئەمە عرف و عادەتی کۆمەلگای ئێمە نییە و ئێمە دینەکەمان داوای بەجێهێنانی سیلەی ڕەحممان لێ ئەکات و یەکێکە لە ئەرکەکانی واجبەکانی ئێمە من سەردانی باوکودایکی خۆمەکەم خوشک و برا و کەسوکاری خۆمەکەم بەڵام خی گەورە و پەروەردگار ئەجر و پاداشم بۆ ئەنووسێ دڵ ئارام و فەرح و تەمەن و بەرەکە دەخاتە عمر و ئەمانەوە داواکەین لە خی گەورە و پەروەردگار ئەگەر کەم و کوڕێکمان بوو بێت لەمەوە پێش نەمانتوانی بێ وەکو خۆی حەقی کەس و کارمان بێنووسین لێ ڕەحم بەجێبێنین یانی داواکەین لە خی گەورە لە تاوان و لە کەم و کوڕەکانمان ببورێت و ئینشاءڵڵا هەوڵش بێن لەمە دوا بە پێی پێویست ئەوەندەی بۆمان ئەکرێت ئینشاءڵڵا سەردانی کەس و کارەکانمان بکەین و سیلەی ڕەحمەکانمان بەجێبێنین داواکەین لە خی گەورە هەموو لایەکمان لە هەموو بەڵام مصیبەتێکی ئەرزی و ئاسمانی بپارێزێت بە تایبەتی دۆستان و خزمان و کەس و کار ئەوانەی کەەوە حەقیان بەسەرمانەوەیە کەەوە ئەبێ سیلەی ڕەحمیان بەجێبێنین والسلام عليكم ورحمة الله وبركاته.